نيابة عن الشعب نفتتح الجلسة 23 للدورة النيابية الرابعة. دوو مادە لە هەمواری پرۆژە یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران سەرجەم لایەنە کوردیەکانی کۆکردەوە و یەک هەڵوێستی کردن. لە دانیشتنی شەوی چوارشەمەی ڕابردوو هەموو لایەنە کوردیەکان بایکۆتی دانیشتنەکەیان کرد بەهۆی ئەوەی کە لە مادەی 15 یاساکەدا هاتووە کە بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا دەبێت. لایەنە کوردەکان و بەشێکیش لە شیعەکانیش خۆیان بە زیانمەندی ئەم بڕگەیە دەبینن. زانە ڕۆستایی ئەندام پەرلەمانی پێشووی عێراقیش دەڵێت بەرژەوەندی کورد لەم یاسایە نوێ دانیە و بەڵکو و گەر عێراق بکرێتە یەک بازنە بۆ کورد باشترە و دەبێتە هۆی کۆکردنەوەی دەنگەکانی کورد لە سەرجەم شار و شارۆچکەکانی عێراق. بەپێی مادەی 15 بازنەی هەڵبژاردن لە پارێزگاوە بکەنە قەزا، بەڵام ئەمە زیانی بۆ هەرێمی کوردستان دەبێت. ژمارەی قەزاکانی ئێمە کەمترە لە قەزای هەندێک شارەکان، بۆیە دەبێت ژمارەی نوێنەران لە پارێزگاکان سابت بێ. ینی نوێنەراتی ئێمە دیار بێت کە هەر پارێزگاکانی هەرێمی کوردستان نوێنەرەکان ئەوەندەیە نابکەم بکرێتەوە. ئەو لەلایەک لە لاشی تریش لە ناو سەرجێ ناکۆکەکان کێشەی گەورەمان دەبێت لەبەرەوەی تا ئێستا یەکلا نەکراوەتەوە و ئێستا دەسەڵات لە ناو سەرجێ ناکۆکان لە دەست کورد نییە، لە دەست لایەنەکانی ترە و هەر کەسێک دەسەڵاتی دەستدابێ ئەوان باشتر دەتوانن پرۆسی هەڵبژاردن لە بەرژەوەندی خۆیان بەڕێوە بن. بۆیە بەڕاستی بەرژەوەندی هەرێمی کوردستان لەوەدا کە عێراق بکرێتە یەک بازنەی هەڵبژاردن. لەبەرچی لەبەرەوەی دەنگە پەرت و بڵاوەکانی ئێمە لە پارێزگاکانی تر کۆ دەبنەوە بۆ بەربژێرە کوردەکان. ئەمە لەلایەک لاشی تریش لە ڕووی دەستوریەوە ئەندامی پەرلەمان نوێنەری هەموو گەلی عێراقە. چۆن تۆ نوێنەری هەموو گەلی عێراق دەبێ ئەگەر لە قەزایەک هەڵبژێردرێی ئەبێ لەسەر ئاستی هەموو عێراق دەنگت پێ بدرێت لە بەسراوە تازەخۆ ئەوزە تۆ دەتوانین نوێنەرێکی ڕاستەقینەی گەلی عێراق بی. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەگەر ئەم پرۆژە یاسایە سەر بگرێت کورد لە ناوچە جێناکۆکەکان زەرمەندی یەککەم دەبێت. لە ناوچە دابڕێنراوەکان لە ناوچەکانی 140 زەرەری هەیە، چونکە مەسەن ئەڵێن ناوچە وەرگن ناوچەی ئەوانە کورد لەو ناوچانە زۆرن، بەڵام بەعزێ ناوچە و بەعز ناوچە کەمی هەیە. دەیانەوێت دەنگی ناوچەکانی 140 هەمووی لە یەک لیستا کۆبێتەوە بۆی دەنگیان لە کیز نەچێ، چۆ زۆر دەنگیانە وەختە لە کیزە چێ ئەگەریم بێ وەکو جۆم لێ بۆلەوان. لەبەرەوە لێ ڕازی نین، پێیان باشە هەر پارێزگایە هین بازنەیەک بێ، بەڵام ئەگەر هەر یەکی دائیرەیە بێ، مەسەڵەن بڵێن دائیرەکەیە بە گشتی تەماشای بکەی خەڵقی هەن خۆیان تەرشیعەکەن 20 کەس 30 کەس حیزبی و غێر حیزبی و شتیوە چێ دەنگی زیاتر هێنا دەرەچێ، یعنی هینترە تۆزێ عملی ترە، بەڵام ئەوەیە لە ناوچەی دابڕێنراو ناوچە 140 بۆ کورد ئەو کێشەیە. بڕیار وایە سبەینی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ درێژەدان بە گفتوگۆ و پەسەندکردنی یاسای هەڵبژاردن کۆبێتەوە و کە بەهۆی بایکۆتی لایەنە کوردیەکان دانیشتنەکە تەواو نەکرا. دیاریش نییە تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لەسەر مادەی 15 و 16 کراون یاخودنا وەک سەرۆکی پەرلەمان ئاماژەی پێکردووە بە زۆرینە و کەمینە ئەو دوو بڕگەیە یەکلایی دەکرێتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.